خۆشەویستان لەم تۆرەدا باس لە بابەتێکی دیکە دەکەین ئەویش ئەکا پێشانگایەکە تایبەتە بە هونەری پەیکەرسازی دیارە لەم پێشانگایەدا چەند پەیکەرێک نمایش دەکرێت کە هیچ چەندین پەیکەر سازی بە توانای کوردن. ئێمە لەم تەوەرەدا وردەکاری زیاتر سەبارەت بە پێشانگایە دەخینە ڕوو لەگەڵ کاک بەختیار سەعید بەڕێوەبەری ناوەندی حەوتڕەنگە کە سەرپەرشتی پێشانگاکە دەکات. حەوتڕەنگە ناوەندی حەوتڕەنگە کاک بەختیار سڵاوت لەبێ و بەیانیت باش، زۆر سپاس بۆی لە بەیان باش کوردستان لەگەڵ ئێمەدا بەشداری. زانێرەکان سەبارەت بە پێشانگاکە وەکو دەستپێکێک چییە؟ بەیانیتان باش، زۆر سپاس. سپاس بۆ تۆش. بەیانیتان باش، زۆر سپاس بۆ ئەم هەلە. دیارە پێشانگاکە لە کۆمەڵێک پێکەرسازی زۆر بڵێن ئازبەرز پێکهاتووە کە لە نێوان شاری سلێمانی و ڕۆژهەڵاتی کوردستانە هەر لە شارەکانی مەریوان، سنە، سەخز، بۆکان، کرماشان پێکهاتووە. هەموو ئەم پێکاتەیە پێشانگایەکی زۆر ناوازەی دروست کردووە کاتوانە بڵم لە مێژووی باشووری کوردستانە هیچ پێشانگایەک بەو ئاسە بەرزە لە ڕووی کوالیتیە و لە ڕووی جۆری کارەوانە تا ئێستا نەکراوەوە کا دەکرێت ئەمە دەستپێکێک بێ بۆ زۆر کاری تر لە داهاتوە بۆ هونەری پێکەرسازی. کاک بەختیار وەکو لە وێنەکاندا لێمەوە دیارە کۆمەڵێک پەیکەری قەبارە جیاواز لە پشتی تۆن و هەروەها ماتریاڵەکانی جیاوازن. دەمەوێت باسێک لە ماتریاڵەکانی و پەیکەرانەمان بۆ بکەیت. دیارە پێکەرەکان ئەندازە جیاوازن، کاری مۆدێرنی تایە، پۆرترێتی تایە، داستانی تایە. دیارە ماتریاڵەکان ئاسنی تایە، بەردە، دارە، لە هەمان کاتدا ڤایبەرگڵاسیشی تایە و بۆرەکیشی تایە. بە هەموو ئەمانە کەوتۆتە سەر سەریقی هونەرمەندەکە کە ئەو ماتریاڵی هەڵبژاردووە توانیوێتی چی بکات. زۆر دڵخۆشم کە زۆربەی کارەکان دوێنە کە پێشانگاکە کرایەوە بۆ جێی سەرنجی بەشێکی زۆر لە هەم ئەوانەی کە وەکو کاری پێکەرسازی کارەکان لە هەمان کاتا میوانە جیاوازەکان. کارەکان زۆر جێی سەرنج بوو، بۆ نمونە هەندێ پۆرترێتی تایە، بۆ نمونە ئیشێکی تایە زۆر تایبەتە کە بۆ پیرەمێردی شاعیر کراوە، دانەیەک بۆ عەبدوڵڵا پاشێوە، دانەیەک بۆ شێ مەحمووە. ئەمانە هەموو ئەو بۆ نمونە ئەوەی پیرەمێرد یەکێکە لەو ئیشانەی کە بڕوان ناکەم تا ئێستا لە باشووری کوردستانە کارێکی لەو جۆرە بوونی هەبێت و لە هەمان کاتە دروست کرابێت. بۆ ئەگەر بڕوانینە کارەکە با بڵێن ئەنی هەستەکەی هەرەوەی پیرەمێرد قسە ناکات، ئەوەندە بە کوالیتی و بە ئاستێکی زۆر بەرز دروست کراوە. هەر بۆیە بوونی ئەم کارانە هێنانی بوونە و بەرچاوی خەڵکیەمە دەتوانین بڵێین ناوی پێکەرسازەکە کێیەکە ئەم پێکەرە جوانی پیرەمێردی دروست کردووە. کاک بەشیر ناسری یەکێکە لە پێکەرسازە دەستڕەنگینەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەم پێشانگایە بە 5 کار بەشداری کردو کە هەمووی با بڵێن کاری پۆرترێتیە. پۆرترێتەکانەوەی کە ئێستا لە ناو هۆڵەکە بەشێکی زۆری ئەم هونەرمەندە دەستڕەنگینەی کورد کردوێتی. دیارە ئەم کارەش یەکێکە لەو کارانەی کە خەونێکەیە کە بتوانین لە سلێمانی ئەگەر مۆزەخانەیەک بۆ کەسایەتیەکانی کورد دروستکەینەوە کەسایەتیانی لە بواری هونەر و ئەدەبا کاریان کردووە بتوانین مۆزەخانەیەکی لەم جۆرە کارە بۆ ئەم کەسایەتیانە دروستکەین و هەر کاتێک میوان دێتە شاری سلێمانی و بڵێن ئێمە لە سای ئەم کەسایەتیانە بوونەتە شارێکی هونەری، شارێکی ئەدەبی، شارێکە لەسەر ئاسەی هەموو کوردستان بە شانازیەوە ناوی دێت. لە قسەکانتە ئاماژە بکرد کە بەشێک لە شێوەکارانی ڕۆژهەڵاتی کوردستان و هونەرمەندانی سلێمانی بەشدارن. کۆکردنەوەی ئەم هونەرمەندانە کارێکی قورس نەبوو بۆ حەوتڕەنگە؟ بەدڵنیایی زۆر سەخت بوو لەبەرەوەی ئێمە لە حەوڕەنگە ستافمان نییە. کۆی کارەکان من بەتەنیا هەر خۆم ئەیکەم. لەبەرەوە هەم لە ڕووی پەیوەندیەوانەیە هەم لە ڕووی هێنانی کارەکان لە ئێرانەوە بۆ سلێمانی زۆر زەحمەت بوو. دوجاریش با بڵێن دانانی کارەکان بە خۆتان نەزانن کاری پەیکەر وەکو تابلۆیەک نییە، کەمێک ئاسانتر بتوانیت هەڵواستین و ئەوانەی بۆکەی، چونکە بە تایبەت کارە بەردیەکان زۆر زەحمەت بوو. من بەتەنیا بووم کە بتوانم هەم بەرزی کەمەوانێ و هەم دای بنێم. بەڵام ئەوەیە تۆ دوجار لە دوای هەموو ماندووبوونەکان هەستەکەی شانازیەک هەیە کە توانیت تا کارێک بکەی کە پێشتر نەکراوە. ماتریاڵە جیاوازەکان ئەتوانم بەگەر ڕێگا هەبێ ئاماژەی پێبم. هەرێک لە هونەرمەندەکان ئاماژە بۆ نمونە ئەمە کارێکی ئاسۆسخانە. ئاسۆسجاڤ یەکێکە لە پێکەرسازە خانمەکانی با بڵێن باشووری کوردستان بە یەکێک لە کارە تازەکانی بەشداری کردووە کە بەدار کاری بۆ ئەنجام یاوە. هەرێک لە هونەرمەندەکان توانیان بەو شێوەی کە ئەوان
ماتریالەکان بۆ هەڵبژاردو تایبەتمەندی یاخود با بڵێن جیاواز لە کارەکانی تری پێشووی کاری کردووە. ئاسۆ جافیش ئەم جارە بە بڵێن بەدار بەشداری کردوکە یەکێکە لە کارە زۆر جوانەکانی ناو پێشانگاکە کەواتە هەریەک لە هونەرمەندەکان توانیانە ئەو تایبەتمەندی خۆیان هەبێت بتوانن چازانی خۆیان ناخود دەست و پەنجەڕەنگینی خۆیان لە ناو پێشانگاکەیە بەیان بکەن. کاک بەختیار چەند پەیکەری چەند پەیکەرساز لەم پێشانگایەدا نمایش کراوە زیاتر پەیکەرەکان گزارشتن لە چی؟ 11 پێکەرساز لە شاری سلێمانی بەشداری کردووە 13 پێکەرسازیش لە ڕۆژهەڵاتی کوردستان. دیارە ئێمە تایتڵمان نەبووە بۆ پێشانگاکە کار بێ پێکەرسازەکان لەسەر ئەو تایتڵە کار بکەن. ئەوەندەی کارمان لەسەرەوە کورد با بڵێن مەرجەکەمان ئەوە بووە کە نابێ هیچ یەکێک لەو کارانەی کە لێرە نمایشەکرێت پێشتر لە هیچ پێشانگایەکە بەشداری کردبێەوە تا ئێرە ببێتە دەستپێکی ناساندنی ئەم کارە. بەدڵخۆشیەوە هەموو پێکەرسازەکان ئەو مەرجان قوبوڵ کردووە هەر ئەوە ژێکێک لە هۆکارەکانی سەرکەوتنی پێشانگاکە کە ئەگەر سێرێکی کارەکان بکەین هەمووی کاری زۆر زۆر تایبەتی تایە. بۆ نمونە گەر سێری ئەو کارەی کاک هادی زیادین بکەین ئەمە یەکێکە لە کارە زۆر زۆر تایبەتەکانی کاکادی ئەوە هەر بە هەمان شێوەیەکێکی ترە لە کارەکانی ئەوە ژێکێکە لەو کارانەی هادی زیادین یەکێکە لەو پێکەرسازانی کاکرێ لە مێژووی هوەری پێکەرسازی لە باشووری کوردستان و لەسەر ئاستی کوردستانی گەورەش بە شانازیەوە ناوی بێنین چونکە یەکێکە لەو هونەرمەندانەی سەلیقەیەک و تایبەتمەندی خۆی هەیە. هەموو هونەرمەندەکان بەم شێوە کە بەشداریان کردووە بە ئاستی خۆیان کاری خۆیان کردووە. ئەو هونەرمەندانی تر کە لێرن بۆ نمونە گەر سێرێکی ناو کۆی کارەکان بکەین کارەکان بە ئەندازەی جیاواز کاری بۆ کراوە. ئەگەر سێری کێرە بکەین ئەمە داستانێکی کوردەواریە با بڵێن داستانی خەج و سیامەندە کە کاگمەدی زیادین کاری بۆ کردووە بە شێوەیەکی زۆر جوان دای ڕشتۆتەوانەوە ئەگەر سێری بکەین ئەو وردە کاریەوە تەفاسیلەی لە کارەکە کردوێتی لەوانەیە هەر لە دەست و پەنجەی کاکادی خۆی کاگمەدی خۆی بۆ شێتەوانە چونکە ئەو تەفاسیلە لەوانەیە هەموو کەس نەتوانێت ئەنجامی بات یاخود ئەگەر سێرێکی ئەم کارانە ئێرە بکەن ئەمە هی مامەسا بەکر عومەرە کە کارەکانی بە کاری با بڵێن بەدار کردوێتی واتە بە کۆ کارەکان کارێکی زۆر ناوازن ئەوەی ئەو سەر دوو کاری کاکزایر سیدیقا کە بە هەمان شێوە مەولانە خالیدی دروست کردووە و دانێکیشیان هی با بڵێن شێمەحمووی نەمرا ئەمانە هەموو ئەو پێکهاتانن کە بڵێن پێشانگاکە لێی پێک هاتووە پێشانگاکە بۆ ماوەی 4 ڕۆژ بەردەوام ئەبێت هەوڵێکیشمان هەیە کە هیوادارم سەر بگرێت هەوڵەکە ئەوەیە کە بتوانین پێشانگاکە بەرینە شاری هەولێر دوێنێ یەکەم ڕۆژی پێشانگاکە بوو دەمەوێت بزانم پێشوازی هونەرمەندان و هونەردۆستان چۆن ببوون پێشوانگایە بەدڵخۆشی توانم بڵم پێشوازێکی زۆر زۆر باش بوو لەسەر ئەوەی کە من بۆ خۆم کامەدەکاری پێشانگاکەم تەسەورم ناکرد کە بڵێن ئەو ژمارە زۆرە بێ دوێنێ بەدڵخۆشی توانم بڵم زیاتر لە 350 کەس هاتووە یعنی بێشمار خەڵک ئەهات هەموو ئەو خەڵکانش خەڵکێکی بوارە جیاوازەکان بوو هەم بواری هوەر بە شێوە گشتەکەی و لە هەمان کاتە میوانان و هەموو ئەوانەیە کە عاشقی کاری هوەرین هەموویان بە شێوەیەکی گشتی باسییانە کرد ئەوان تا ئێستا پێشنگایەکی بەم شێوەیە کە کوالیتی بێت نەکراوەتەوە ئەمە کرێت دەستپێکێک بێ بۆ کۆمەڵە کاری تایبەت لە بواری پێکەرسازیە دوێنێ من هەر ڕاوێژ لەگەڵ هونەرمەندەکانی هەم شاری سلێمانی هەم ئەو هاوڕانەکە لە ڕۆژهەڵاتەوە هاتوون بیرمان لەوە کردوتوانێت کە ئەگەر بتوانین لە ساڵی داهاتەوە سمپۆزیۆمێک تایبەت بە پەیکەرسازی بکەین سمپۆزیۆمێکە کۆکەرەوەی کۆمەڵێک ستایلی جیاوازی هونەرمەندەکانە کاکرێمە بکرێتە پرۆژەیەک و بۆ ئەو کەسایەتیانەی کە لە شاری سلێمانی گرنگی هەیە یاخود بایەخی هەیە بتوانین دواتر قاڵب بکرێت و لە شوێنە جیاوازەکانی ناو شاری سلێمانیا دابنرێت. کاک بەختیار ڕۆژانە کاتژمێر بۆ چەند یاخۆ چەند بۆ چەند ئەم پێشانگایە بەڕووی سەردانی کاراندا دەکرێتەوە هەروەها بڕیارە ئەم پێشانگایە تا کەی بەردەوامی هەبێت. پێشانگاکە 4 ڕۆژ بەردەوامە بێت بڕیاریشە ڕۆژانە بڵێن بەیانیان لە سەعاتدا بۆ سەعات 1 کراوەیە لە هەمان کاتە دوای نیۆڕان سەعات 5 بۆ سەعات 8 بەردەوام کراوەیە. کاک بەختیار لە قسەکان تا ئاماژە بۆدا کە هەوڵێک هەیە پێشانگایە ببرێتە هەولێر من دەمەوێت ئەو بزانم
ئایا ئاماچتانە هەر ئەم پێشانگایە ببرێتەوە لێر یاخود لە هەوڵێکدان کە هونەرمەندانی هەولێریش بەشدار بن لەم پێشانگایە؟ وەکوتم ئەمە هەوڵێکی سەرەتایە ئەکرێت بڵێن لە داهاتوە ئێمە پرۆژەی گەورەتە دروستکەین هونەرمەندانی شارەکانی تریژ وەکو کەرکک و هەولێر و دوهۆکیش بەشداری پێ بکرێت بەڵام ئەمە سەرەتایەکە کە تۆ ستایلەکان ئەناسیێنی جاریکە ئێستا بڵێن بەشێک لە هونەرمەندەکان ئێمە بۆ خۆمان ناویمان بیستووە لە نزیکەوە هەم کارەکانیمان نەبین و هەم خۆشیمان نەناسیوە ئەم دەستپێکا بێتە ئەوەی کە پێکەرسازەکان کاتی گفتوگۆ و قسەکردنیان لەگەڵ یەکترا ببێتە هۆکارێک کە پێکەوە پرۆژە بکەن سوود بە یەک بگەێنن لە ڕووی جۆری قسەکردنەوە لە جۆری بەکارهێنانی ماتریالەوە دوێنێ دوو هاوڕێ هاتبوون ئێرە کە لەگەڵ یەکێ لە پێکەرسازەکانە گفتوگۆیەکی چڕیان کرد لەسەر جۆری بەکارهێنانی ماتریالی با بڵێن جیاواز کە بۆ پێکەرسازی بەکاریە گفتوگۆکان ینی بۆ خۆیان دوای هونەرمەندەکان باسییانە کرد کە سوودێکی زۆر باشی هەبووە هەندە زانیاری هەبوو کامان پێشتر نەیانزانیوە کەواتە بوونی ئەم پێشانگایە حتا گەر ببرێتە هەولێریان دوهۆک گەر هیچ هونەرمەندێکی ئەو دوو شاری تیانە بێت ئاساییە بەڵام گەیاندنی پەیامە کاتی ئێمە کاچینە وڵاتێکی ئەوروپیەوە چینە مۆزەخانەیەک گەلەریەک خۆ هیچ هونەرمەندێکی کوردیتیان نییە بەڵام کاتێک ئەچیت و کارە هونەریەکان نەبینیت چێژێکی گەورەت پێ بەخشێ لەمەن کاتە سەری ئەو وردەکاریاکەی کە لە کارە ئۆرجیناڵەکایە هەیە ئەم کارانەی کە لێران هیچی کۆپی نییە هەمووی ئۆرجیناڵە کەواتە کاری ئۆرجیناڵ هۆکارە بۆ گەشەکردنی کاری هونەری لە لای تۆ ئەگەر ینی با بڵێن بە گرنگیەوە سەرنجی بیت ئەو خەونەیە کە ئەتوانین ئێمە لە داهاتوە گەورەتری بکەین لە هەمان کاتە ئێمە کتێبێکمان هەیە لەسەر ڕۆدانە کە هیوادارم ببێتە دەستپێکێک بۆ چاپکردن لە بواری پێکەرسازیە هەروە هەوڵێکیکەی کە هەیە بۆ کتێب لە تایبەت لەسەر مێژووی پێکەرسازی لە باشووری کوردستانە ئەوەش بۆ ساڵی داهاتوو بتوانین چاپی بکەین. چەندین پەیکەری تایبەتی تێدایە کە ڕەنگە هەر کەسێک سەیریکە پێی خۆش بێت کە ئەم پەیکەرە لە ماڵەکەیدا دابنرێت لە ئۆفیسەکەیدا لە شوێنێکی تایبەت لە لای خۆی هەڵی بگرێ دەبێت بزانم لە دوای ئەم پێشانگایە پەیکەرەکان چی لێدێ ئەکرێت لە نێوان سەردانی کاراندا و خۆزیارانی یاخود با بڵین هونەردۆستاندا لەگەڵ هونەرمەندەکە مامەڵی پێوە بکرێت؟ ئێمە هەموو کارەکان کە دامان ناوە نرخمان لەسەر داناوە تا لیستێکم دروست کردووە ناوی پێکەرەکە و پێکەرسازەکە و نرخەکەی تایە بۆ نمونە دوێنێ لێ کاتا 3 و 4 کەس با بڵێم داوای ئەویانە کرد کە ئەو پەیکەرەی پیرەمێرد بکڕنەوانە ئێتر لە جۆری مامەڵەکردنەکەیە بوو یەک دوو پەیکەریکە هەیە لە ناوانە عینەشت خەڵک هەر داوای کردووە بەڵام ئەوەیە تۆ تاکو پێشانگاکە بەردەوام بێت تۆ ناتوانانی هیچ کارێ بەریتە دەرەوانە ئەمە تەنها سەرەتای یەکەم ڕۆژ و ڕۆژانی داهاتوو من دڵنیام کە بەشێکی زۆر لە پەیکەرەکان هەم ئەفرۆشرێت و هەمە بێتە داهاتێ بۆ پێکەرسازەکان و لامان کاتە ئێمە شانازیەکەین کە توانیمانە کارێکی لەو جۆرە بکەین. چەندین پەیکەری کەسایەتە جیاوازەکان و کەسایەتە دیارەکانی کورد دەبینین لەم پێشانگایەدا بەتایبەت ئایا پلانی ئێوە هەیە کە لە داهاتوودا بمێننەوە وەکو گەلەریەک وەکو مۆزەخانەیەک بۆی هاوڵاتیان یاخود گەشتیاران سەردانی بکەن و بە کەسایەتەکان ئاشنا بن؟ ڕازگۆ من دەمێکە هەوڵی دروستکردنی بەڵێن گەلەریە گەیەم کە گەلەرێکی دایم بێ واتە بەردەوام بێت هەر کاتێک گەشتیاران دێنە شاری سلێمانی لە ڕێگەی ئەم گەلەریەوانە هونەر و کللتوری شاری سلێمانی ببینم بەڵام بەداخەوە تا ئێستا هەوڵەکان هەروکو خۆی ماوەتەوانەیە ئەم پێشانگایش ئەوەندەی کە بکرێت لێرە ئەوەی کە بڵێن بمێنێت و یاخود بفرۆشرێت ئەوە چێتە ناو ماڵ و ئۆفیس و شوێنە تایبەتەکانەوە بۆن منە دوێنێ برادێک داوای پەیکەرەکەی پیرەمێردی کرد ئەوێت من حەزەکەم لە شوێنێکی گشتیا دای بنێن هەر خەڵک کە دێت بۆن منە حەز بکات لە پاڵیا ڕسمێک بگرێت چەندی پێخۆشەکە لە پاڵ پیرەمێردا کە شاعیرێکی گەورە و مەزنی کووردە بتوانێت وێنەیەکی هەبێت کەواتە هەوڵ هەیە بەڵام هەوڵەکان ئەو هەوڵە زۆر چڕانیە کە ئێمە بڵێن ئاواتی پێ بخوازین و بڵێن ئەوە ئێمە بەشێکی زۆر لەم کارانە کۆکەنەوە لە ناو گەلەریە گیانخو لە ناو مەزەخانەیەکە کە خەڵک بەردەوام سەردانی بکات. کاتێ پێشانگەیەکی لەو شێوەیە دەبینین زۆرینەی زۆرمان بیرۆکی جیاوازیت بە مێشکمانە بۆ منێکێک لەو نمونانی کە تۆ باس کرد بەڕاستی نەک تەنها کەسانێک پێیان خۆشاکە پەیکەرەکەی پیرەمێرد لە شوێنێکی گشتیدا بنن بەڵکو ئێمە پێمان خۆشە ببینە ماڵەکانی خۆمان لە شوێنی تایبەتی خۆماندا ئەو پەیکەرە تایبەتانە هەڵبگرین دەمێ بزانم گرنگی
ئەخستنە ڕووی یاخود کرانەوەی پێشانگای لەم شێوەیە بۆ هوەری پیکەرسازی چییە کات بەختیار گرنگی بایەخدان بەکردنەوەی پێشانگای جیاواز بۆ پیکەرسازی و بۆ پیکەرسازان چیە لە ئێستادا؟ ئێمە بەردەوام پێویستمان بە بینینی ئەزمموی جیاوازی هونەرمەندان هەیە کاتێک من نەچمە بەردەم پیکەری یەکێک لە پیکەرسازە ئەگەر کوردەکان بە یاخودە غیرە کوردەکان سەیری جۆری بەکارهێنانی کارەکان یەکەم چۆن ئەم کاری جێبەجێ کردووە چۆن توانیوێتی ئەم وردەکاریە لە بڵێن بۆ نمونە لە دەم و چاوە لە جەستەیە لە هەموو شتەکان بکە کە من نەمتوانیوە بیکەم ئەکرێت بە سیرکردن و وێنەگرتنی ئەم کارەی ئەو من سوود بگەێنم ئەگەر هونەرمەندەکە بۆ خۆی وجودی هەبێت لەگەڵ کارەکە ئەو کاتاتوانم لە ڕووی قسەکردنەوە لە ڕووی با بڵێن گفتوگۆکردنمان بەیەکەوانە ئەکرێت سوودێکی زۆری لێوەرگرم لە هەمان کاتە ئەکرێ من و ئەو لە داهاتوە پرۆژێکی هاوبەش بەیەکەوە بکەین یاخود ئەم کارە ئەکرێت ئەگەر شوێنە سپانسەری بکە بۆ نمونە ئەو پێکەرەی شەمەحمووی نەمر ئەگەر ئەکرێک سپانسەری کە ئەکرێ گەورەتە دروستکرێت و لە شوێنەکە وەکو ڕازلێنان لەم کەسایەتە نیشتیمانیی کوردستان دابنرێت یاخود ئەو پێکەرەی کە بۆ شاعیری خۆشەویست عەبدوڵڵا پەشێو دروستکراوە عەبدوڵڵا پەشێوێکێکە لەو شاعیرانەی کە جێشانازی هەمومانە کەواتە کارەکان کاری زۆر دەگمەنی و هەم هونەری و هەم نیشتیمانیە ئێمە توانین لە یەک کاتە کۆمەڵەشت لە دەوری کارێکی هونەری کۆبکەین و ئێمە گەرگەلەریەکمان هەبێت ڕێز لە نانەبێت لە کەسایەتەکانمان و هونەرەکەمان لە هەمان کاتە لایەنێکی گەشتیاریە لە هەمان کاتە گرنگیدانە بە کاری هونەری ئەگەر ئێمە بین هەموو ئەمانە لە هۆڵەکە کۆبکەینەوە تەسەڕەکەین کارێکی زۆر زۆر باشمان کردبێت. حەوت ڕەنگە لە سەرەتای دامەزرانی و تاوەکو ئێستا دەستێکی باڵای هەبوو لاکردنەوەی پێشانگا بۆ هونەرمەندانی کورد و تەنانەت لە ناوخۆی کوردستان و دەرەوەی کوردستان و جیهانیشدا دەمەوێت بزانم ئەو ئاسەنگیانە لە کاتیکردنەوەی پێشانگاکاندا هاتۆتە بەردەم حەوت ڕەنگە چی بووە؟ ڕاستگۆم بەشە سەرێکەکەی ئەوەی کە بۆتە کێشە هەتا ئێستش کە قسە لەگەڵ تۆکەم کێشەی لایەنی سپۆنسەریە دروستکردنی کارەکان چەندە سەختە ئەوەندەش لایەنی سپۆنسەری بەدەستێنانی سپۆنسەر سەختە یعنی من لەم دوو مانگە بەم پێشانگا و سێ پرۆژەم کردو کارسێکی لە ئەستێکی زۆر زۆر تایبەتە بووە بۆ منە ئێمە دیداری کاریکاتێری نێودوڵەتیمان کرد کە تایبەت بوو بە پۆرترێت بۆ مامۆستا شێرکۆبێکە 34 وڵات بەشداری تیا کرد کە قۆناغێکی زۆر زۆر تایبەت بوو لە ڕووی کاری هونەری و لە باشووری کوردستانە کە با بڵێن پۆرترێت بۆ کاریکاتێر تا ئێستا لە سەراستی عێراقیش بۆ هیچ شاعیرێکی عێراقی دروست نەکراوە کە لە سەراستی نێودوڵەتی کاری بۆ بکرێت من زۆر بە زەحمەت توانیم بڕێکی زۆر کەم سپۆنسەرم دەستکەوێت دواتر فستیڤاڵی فۆتۆگرافی کە لە ڕۆژی جیهانی فۆتۆیە کە 2 ساڵە ناوەندی حەوڕەنگە لەو ڕۆژایە وەکو چۆن لە هەموو دنیاە لە ڕۆژی جیهانی فۆتۆیە فستیڤاڵی فۆتۆگرافیە کرێ ئێمەش سازمان کردو لە سەراستی هەر 4 پارچەی کوردستان بەداخەوە من هیچ سپۆنسەرێکم نەبوو کۆی هەموو شتەکانی ئەم فستیڤاڵە لەسەر ئەرکی شخصی خۆم بووە ئەم پێشانگایەش لە 90 جارێککە هەر لەسەر خۆم بووە واتە کێشەکان کێشەی مادیە ئەو کەسانەی کە بڵێن سپۆنسەرەکرێت وەکو پێویست نایەنە پێشەوانێ لەوانەیە ئەوانیش نەحەقیان نەبێت چونکە داواکاری زۆر ئەچێتە بەردەمیان بۆ سپۆنسەری بەڵام هیوادارم جۆری کوالیتی کارەکان جۆری بیرکردنەوە لە سپۆنسەریەکان نەبێتە هۆکار بۆ ئەوەی کە کار و چالاکی هونەری لە شاری سلێمانیە کەم بکات من بۆ خۆم وەکو ناوەندی حەوڕەنگە ڕیزبەندی ساڵەکەم کردووە هەموو مانگەکان کۆمەڵە چالاکیمان ڕێز کردو بوو نمونە ئێمە بەتەمەن لە ناوڕاستی مانگی دەیە لە 10 وڵاتی جیاوازەوە هەم وڵاتانی ئەوروپا هەم وڵاتە عەرەبیەکان و وڵاتانی دەور و پشتیشمان بتوانین لە هەر یەکێک لە وڵاتانە 5 هونەرمەندمان داوەت کردو بێتەوە بۆ سلێمانی لەگەڵ شێوەکاران لە سلێمانی سمپۆزۆمێکیان بۆ بکەین بۆ نیگارکێشی بتوانین هەمومان پێکەوە 4 ڕۆژ لە قاعەکە کار ئەەکەین دواتر پێشانگایەکی زۆر نەوعیان بۆ دروست دەکەین هەموو ئەم هونەرمەندانە کە لە دەرەوە دێنەوانە غیرە کوردەکان بیان بینە زانکۆی سلێمانی پەیمانگای هونەرە جوانەکان مۆزەخانەی سلێمانی ئەو شوێنە کللتوریانی کە بۆ ئێمە جێی شانازیە کە بتوانین بڵێن ئێمە لە باشووری کوردستان خاوەنی ئەم هونەرە ئەم کللتورین ئەمانە هەمووی هەوڵە بەڵام وەکوتم هەوڵەکان هەوڵی تاکەکەسیە هەوڵی تاکەکەسیش زۆر جار کێشەی بۆ دروستە بێ هەم لەوەی کە بە هەموو کارەکان ناگەیت لەمان کاتە وەکوتم کێشێک گەورەترین ئێستا لە بەردەمی ئەو پرۆژەکانی داهات و تا کۆتایی ساڵ کە 6 پرۆژەیە بەڕاستی پرۆژەی سپۆنسەریە
سپاس بۆ بەختیار سعید دامەزرێنەر و بەڕێوبەری ناوەندی حەوت ڕەنگە سواز کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانی و لەگەڵماندا ئامادە بووی. سپاس بۆ کاک بەختیار. زۆر سپاس بۆ ئێوەش. خۆشەویستان وچانێ وەردەگرین و لەگەڵتان بەردەوام دەبین.